سڵاوتان لێبێت ئێمە لە چەمچەماڵین لەسەر قەڵا بێنازەکەی چەمچەماڵین کە بە قەڵای سپی حەساری چەمچەماڵ ناسراوە. لەم بەرنامەیە ئەخوازین ئەم پرسیارە بکەین، ئاخۆ چەمچەماڵ چ پێشکەوتنێکی بەخۆی بینیوە یاخود لە ڕێی خزمەتگوزاریەوە ئایا پشتگوێ نەخراوە؟ ئێمە ڕای هاوڵاتیانی چەمچەماڵ وەرەگرین لەم بەرنامەیە، ئێوەش لەگەڵمان نابن. تاکوی ئێستا ئەو قەڵایە نوێژە نەکراوەتەوە کە چواردەوڕەکەی ڕوخێراوە. حەقی ئێرە بکرێتە ڕەمزێکی چەمچەماڵ. ئێستا بوو نەگەر چاوی کامیرەکەی خۆتان بەرنە پشتی ئەو قەڵایەوە چەم ڕیزەماڵێکی تایە پارەکە لایەکی ڕوخە. بەڕاستی شاری چەمچەماڵ ئەبوایە زۆر زیاتری بۆ بکردا. ئەم کۆڵانە کۆڵانی مزگەوتی شێکاکە هەمەی پێڵێن لە 79 بۆ 80 من تا ڕادەیەک مناڵ بووین لەوێەوە ئەو سەوڵیان نەفرۆشت ئێمە دەستمانە گردەوە بۆ وردە سەوڵەکەمان خوارد. ئێستا و ئەوسا هەر یەک شتە گۆڕانکاریی دانەکراوە. ئەوە من دەستێکم سەقەت بوو کە لە بچە بڕیەوە ئەمە جێگای دەسمە ئەمە ێسقانەکەی دەرچوە لەگەڵ ئەمەمە هەردووچی. وڵی چەمچەماڵ نوێژەکەی گەڕێتەوە بۆ زۆر کۆن پێشساگە بۆ نمونە خاوەن قەڵای سپی حەسارین شارستانەتی چەرمومانەیە خزمەتگوزاریە بەڵام بە ڕێژێکی زۆر کەمەیە بە شکلی عام نەوەڵی زۆر پەرهێزکراوە. بەداخەوە ئێستا هەندێک لە فەرمانەکان سەر بە پارێزگای سلێمانەیەکی سەر بە پارێز ئیداری گەلمانەیەکی ڕاستەخۆ سەر بە وەزارەتەکان لە هەولێر ئەمە کێشێکی گەورەی ئەم شارەیە. ئێستا پارکمانەیە بەس پارێک تێکەڵە عایلا چێ بووە کە گەنجە چێ بووە ناچار عایلەکە شوێنێ جیاواز نییە بۆ گەنج و بۆ عایلەدا پارێکە کراوە لە شۆڕش نازانم لە بەسجم ئەو پێشەبەکان ئەگرێتەوە. گەنجان پێویستی بە خزمەتگوزاریە، پێویستی بە شوێنی حەوانەوەیە، پێویستی بە شوێنێکانی سەبوونم کاتی بەتاڵی خۆم لە شۆ بەسەر برم. ئەمە شوێنە خۆماش خۆشەکەمان ناو ئەم دار و داربڕین و چایخان و دانیشتن و سیاحی هەموو شوێنەکەمان ئەمەنە شوێنەتانی. منەڵەم زۆر بەداخەوە ئێمە نەک ئەم شارە وڵاتەکەمان هەمووی پەرایوەسخراوە. دیارە ئێستا لە قەڵای سپی حەسار کە بە قەڵای چەمچەماڵ بە قەڵای بێنازەکە ناسراوە. دیارە ئەم قەڵایە مێژوویەکی زۆری هەیە لە ڕژەبی باسەوە لە مێژووە و لە دێر زمانەوە وەکو ئەمە دیارە مێژوویەکی زۆرە بەڵام لە زستانەوە تاکوی ئێستا ئەو قەڵایە نوێژە نەکراوەتەوە کە چواردەوڕەکەی ڕوخێراوە. وەکو ئەوەشکەوە بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاور نەداوتە لەم قەڵایە کە وەکو ئەو برادرەمە باسی کە قەڵا بێنازەکە حەقی وایە لە سپی حەسار بیکەنە بێناز. بۆ بیکەنە بێناز ئەگەر تۆ سەیری قەزای کەلار بکەی قەڵایەکی شێوانەیەکیان هەیە کە ڕەمزێکە بۆ گەرمیان بەڕاستی کە داخە بەناو قەڵایەبی زۆر دیمەنێکی جوانی هەیە یعنی چوادەوری چاکراوە بە چۆنەڵی چیمەتۆ کراوە پلیکانی بۆ کراوە. ئیسا ئەگەر ئێوە زایشی تیا بچێنرێ ئێراگەر گڵەکەی بە سەوزایی کاکاروان حەقی ئێرە بکرێتە ڕەمزێکی چەمچەماڵ. ئیسا بوو نەگەر چاوی کامیرەکەی خۆتان بەرنە پشتی ئەو قەڵایەوە چەم ڕیزەماڵێکی تایە پارەکە لایەکی ڕوخە یعنی ئەگەر وا بڕوات بڕوا ناکەم تەحملی 15 ساڵی بکە قەڵایە و نەبێت و خاپورێ نەگەم قەڵایە چەمچەماڵ شارێکی هەرە دێرینە لە کوردستانە. من بێگومان ئەڵێم بێویژدانیەگە بڵێم هیچی بۆ نەکراوە هیچی بۆ کراوە بەڵام بەڕاستی لە ئاستی تموحی خەڵکی شارەکە نییە لە بەرەوەی خەڵکی شارەکە ئێمە خەڵکی سوتاوی گەرمیان و ئەنفال و بەگژاچوونەوەی بەعسیەکان و بانیمەقان لێمان هەنگاوێکە دوورەکە کاروان بەڕاستی شاری چەمچەماڵ ئەبوایە زۆر زیاتری بۆ بکردا. ئێرە ئێمە ئەگەر ئاوڕێک لە دوامانەوە بدەینەوە ئەم کۆڵانی مزگەوتی شێکاکە هەمەی پێڵێن لە 79 بۆ 80 من تا ڕادەیەک مناڵ بووین لەوێەوە ئەو سەوڵیان نەفرۆشت ئێمە دەستمانە گردەوە بۆ وردە سەوڵەکەمان خوارد. ئێستا و ئەوسا هەر یەک شتە گۆڕانکاریی دانەکراوە. بەڵام شتانی کراوە ڕەنگە ژێرزەمینی بێ لە ڕووی خزمەتگوزاری شاری چەمچەماڵەوە لە زێراب و ئاوەڕۆ و هەندێک شکرا بەڵام بەداخەوە سەد مەخابن. من ئەمەوێ تاکە کەس سوپاسی بکەم لە ڕێگانەکانە جەنابەت بیت پێ تا هەڵ نادەم بە شێوەیەکشم زایدە ناکەم بەڵام تا ئێستا کەناڵەکان ئەگە بڵێم دی سلێمانی ئەگە بڵین ئەمەی برادرە هەولێر یعنی شارەکە ئێمە هیچ دەستگا ڕاگانیەک ڕووی تێ ناکە ئەوە کێشەوستاوێکی ئێمە لێ پرسراوانمان بەڕاستی بۆکو خەڵکەکە سوتاون هیچ حسابێکمان بۆ ناکەن. من سپاسانم کرد نامەوێم پێتانە هەڵدەم بەڵام ئێوە ئەڵێ بێدەنگ بە باسێکی ئەڵێ بێدەنگ بە با کارەکانت قسە بکەن ئێوە بێدەنگن کارەکانتان قساکەن. لە شو یاریەکەی
شلون هي تیاری یاریەکەی لەکوێ یاریەکەیەکە بچی یاریەکەی ئەم مناڵانە مناڵی چەمچەماڵن لیانە پرسییم زانین چ شوێنێکەیە یاریەکەن چ شوێنەکە بۆ یاریەکەکەن ئەمان وتی ئەم کوڕسپیکە لێ وتی ناشرمانیە بۆ یاریکردن هاوڕێک لە چەمچەماڵ بیرێتەوە بۆی مناڵەکان بتوانن شوێنێکیان هەبێ کە یاریتیان بکەن. ئێرە یاریگای مناڵەکانە کە لە شاری چەمچەماڵ ئەم سیارە کۆنە دانراوە مناڵەکان تیای هەڵبەست و دابەسەکەن ئاخۆ بیر لەوە کراوەتەوە یاریگایەک باخچەیەک بۆ مناڵانە بکرێتەوە بۆی کە گوێمان لێ بێت لە پێکەنینەکانی وەک ئێستا لەناو باخچەیەکە گوێمان لێ بێت نەک لەناو سیارێکی شکاوە. منەڵەم زۆر بەداخەوە ئێمە نەک ئەم شارە وڵاتەکەمان هەمووی پەرایوەسخراوە بە تایبەت سنووری گەرمیان ئێستا هەردەمیانەکەیتەوە ئەڵێ ئاهامان بۆ ئەنفال کردو ئاهامان بۆ ئەنفال کردو ئاوامان بۆ شەید کردو نازام چیمان کرد هیچیش دیار نییە ڕاستە کۆمەڵە شتیان کردو ئەگەر بڵین شتی هیچیان نەکردو بێویژدان نییە بەڵام کۆمەڵە شتی زۆر زۆر ماوە کە بکرێت. من وەکو مەسوولێکی ڕێخستنی کۆن کە پەیوەندیم بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو لە ساڵی 82 من پەیوەندیم هەبووە لەگەڵ کۆمەڵی ڕەشزەرانە لە ساڵی 83 گیران بەدەست حکوومەتی بەعسەوە چەندەها شتم کردووە بۆ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان شتم بۆیان کردووە بەڵام بەداخەوە من لە دوای ساڵێک و تقریبان 34 مانگێک زیندانی سیاسی کرام لەلایەنی حکوومەتی عێراقیەوە لە ئەمنی کەرکووک و ئەمنی سلێمانی ئەوانەی کە لەگەڵ من سجن بوون 11 کەس بوون 11 کەسەکان من یەک شخصێکیان مەناسی ئیساکی ئەندامێکی پارتیە ناوی دوسێ جار چوومە بۆ لای دوسێ جاریکە لەم ناولا بینیومە داوام لێ کردو بێت لە محکەمە شاتیم بۆ بدات کە من زیندانی سیاسیم بەڵام بەداخۆمە بە هیچ شێوەیەک نەهاتووە بەلای منە نە بە تەلەفۆن نە بە هیچ شێوەیەکیکە 8 جارێک چوومەتە ماڵبەند بۆ سکاڵای خۆم ڕۆژمەتە ماڵبەند هیچ شتێکیان نەکردووە عەلاکولین با زۆر نەکێشێت ئەوە من دەستێکم سەقەت بوو کەلەپچە بڕیەوە ئەمە جێگای دەسمە ئەمە ێسقانەکەی دەرچوە لەگەڵ ئەمەمە هەردووچی 6 جار چوومەتە لای مەسوولە بەرزەکانی خۆم ڕۆشتومە بۆ لایەن دەستم کردو بە پشتۆنەکانیانە کەوتمە من ساحێبی ماڵ و عایلەیەکی زۆرم تا ئیساکیش پێویستێکم نەبووە ئیمکانیەتم هەبووە بەڵام تا ئیسە هیچ شتێک بۆ من نەکراوە لەلایەنی یەکێتیەوە چونکم بۆ نەکراوە نازانم هۆیەکەی چییە. دیارە قەزای چەمچەماڵ و قەزا گەورەیە گەورەترین کێشی ئەم شارە ئەوەیە کەم شارە تا ئێستا کەس نازانە سەربەچی ئیدارەکە من وەکو چالاکوانێکی مەدەنی دەیان جار یاداش 1000 واژوو ساڵی پار کۆکراوە کە چەمچەماڵ بێتە ئیدارێکی سەربەخۆ بەڵام تاکو ئێستا بێوەڵامە هەوڵ و کۆشی ڕێکخراوەکان دراوە گەنجان هەوڵیان داوە بەداخەوە ئێستا هەندێک لە فەرمانەکان سەر بە پارێزگای سلێمانەیەکی سەر بە پارێز ئیداری گەرمانەیەکی ڕاستەخۆ سەر بە وەزارەتەکان لە هەولێر ئەمە کێشێکی گەورەی ئەم شارەیە لە ڕووی خزمەت گوزارە ئەم شارە بەدەست کەمی ئاوە دەناڵێنێ دەبینی کە دەکەینە وەرزی هاوین بەداخەوە ئەم شارە کەمی ئاوی هەیە کەویش تا ئێستا چارەسەر نەکراوە بۆ ڕێکی سلێمانی دوکان هاتووە کە 8 ڕۆژجارێ ئاو دەدا بە هاوڵاتیان لە وەرزی گەرمادا. وڵاتی فەڕەنسا برجی ڤڵیانەیە من برادێک مخۆم نچمەتە دەر وڵات بەڵام برادێک باسی کرد لای من وتی پیاوێکی بەتەمەن هەیە لە فەڕەنسا لە شاری پاریس بڵێن ئەلێ 42 ساڵە پیشەی ئەم پیاوە ئەوەیە بەسەنا بۆ یاخیەکات وە لەگەڵ ئەو شابەبێ بەرامبەر لێیان پرسیوە بوو بۆ یاخیەکەی ئەڵێ خۆشمەوە ڕەمزی من لە وڵاتیە تەنا ئەمەشکە بم برجی ڤڵە بچۆ ئەمریکا پەیکەریان هەیە پەیکەری ئازادی باشە ئەیکوا پەیکەرەکەی من کۆ ئێمەش ئەبێ بڵین لە کوردستانە لە چەمچەماڵە قەڵای سپی حەسارمان هەیە بەڵام پێڵین قەڵا بێنازەکەی چەمچەماڵ دوای ناوبڕێک گەڕێنەوە وڵاتان دوورمەکەونەوە لەگەڵمانە